خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەران و پزیشکان و کارمەندانی تەندروستی لە شارەکانی هەرێمی کوردستان لە دژی بەردەوامی پاشەکەوتی موچە و بێبەڵێنی حەیدەر عەبادی بۆ ناردنی موچەی تەواوەتی فەرمانبەران بەردەوامە. لە سلێمانی لە بەردەم دادگا و نەخۆشخانەی فریاکەوتن خۆپیشاندان بۆ ڕۆژی سێیەم درێژەی هەبوو. موچەخۆران داوا دەکەن کۆتایی بە سیستەمی پاشەکەوت بهێنرێت و حکومەت وەڵامی داواکاریەکانیان بداتەوە. ئێمە ئەوە بەماوەی سێ ڕۆژە لێرەدا خێمەمان هەڵداوەمانمان گرتووە، بڕیارمان داوە تا ئەو کاتێکەوە موچەکانمان بە تەواوەتی نەدرێتی ئێرە بەجێ ناهێڵێن. ئێرە مەیدانێکە بۆ داکۆچیکردن لە تەواو مافەکانی سەرجەم فەرمانبەران. وەکو پارێزەران ئێمە هەموو کاتێک و هەموو ڕۆژێک پشگیری خۆمان بۆیان دووباراکەینەوە ئیشەڵا سەرکەوتووە بنوە. زۆر پێویستە کە حکومەت بەجددی ئەم شتە وەربگرێت لەبەرەوەی شتەکە دەرچووەلەوەی کات چینێک بێ دوو چین بێ سێ چین بێ شتەکە بەرامبەر بە هەموو کەس کراوە، چونکە ئەوان فەرقیانە وەکو ئێمە هەموو کەس و کاری یەکترین. مانمان گرتووە لەبەر ئەوەی مەعاشەکەمان بە تەواوەتی یعنی بدرێتێ. ئێمە پڕبەدڵ پێمان ناخۆشە کە ئێستا ئێمە بەڕاستی مانمان لە هاوڵاتیان نەگرتو، ئێمە مانمان لە حکومەتی هەرێم گرتووە لەبەرەوەی مەعاشەکەمان بە تەواوەتی بات. وەکو کارمەندێکی تەندروستی نەخۆشخانەی مناڵبوون هاتوومەتە ئێرە لە ڕۆژی شەمەوە بۆ بایکۆت داوای موچەکانمانەکەین، ینی سەرەتاترین مافی خۆمانە کە داوای ئەەکەین بۆمان بگەڕێنەوە. وا ئەکەین موچەی ڕەوای خۆمانمان بنێ، حەقی خۆمانمان بنێ، حەقەکەی خۆمانمان بنێ، هاندانمان ناوێ، هیچ شتێکمان ناوێ. یەکەم هەموو بەرپرسەکانمان بێنە سەرخەت تاوەکو بتوانن کارمەندەکان ڕازیکەن و قەسخانەکان چی با کەس لە ناو نەچێ، با خەڵکی هەژار و خەڵکی داما و خەڵکی لێقەوما و نەبێتە قوربانی بایەکۆتکردن. سەرەتا ئێمە ئەمان گرتنەمان پڕبەدڵ بەرامبەر هاوڵاتیان پێ ناخۆشە، داوای لێبوردنی ژەکەین، بەڵام ئینسان یعنی ئەگەر هەج ئیشێ بکەیتۆ هەج ئیشێ بکەی، یعنی ئەگەر کرێکاری بێ نانکەری بێ هەج ئیشەکەی بەرامبەر ئەوە موچەیەکی دەیە حەقێکی خۆتێ، بەس ئێمە بەس داوای حەق و مافی خۆمانەکەن هیچی تر. ئێمە وەکو ناوەندی تەندروستی وەکو ڕێکخراوەکان و لایەن و شەکانی ناوەندی تەندروستی هەمومان بەیەکەوە ئەم بۆردەمان دروست کردووە لەگەڵ جەماوەری لەگەڵ کارمەندان و پزیشکانی ناوەندی تەندروستیان ڕۆژانە ئێمە لە مانگرتن لێرە بەردەوام دەبین هەتاکو مافی خۆمان بەدەستێنین مافەکەی خۆشمانەوەی کە ئەو موچەی کە هەمانە بە تەواوەتی پێمان بدرێت. لە هەولێریش سەرباری ڕێوشوێنە ئەمنیەکان خۆپیشاندان بەردەوام بوو. دەستەی داکۆچی لە مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکانی هەولێر لە ڕاگەندراوێکدا داوای هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە و چارەنووسی پاشەکەوتی موچە دەکات. لە لێدوانێکیشدا نوێنەری مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان ڕایگەیاند لەسەر جەم زانکۆ و پەیمانگاکان بایکۆت دەست پێ دەکەن. هەڵوەشاندنەوە و لابردنی دەست بەجێی سیستەمی پاشەکەوتی موچە. سێیەم جێرانەوەی هەموو مافەدارایە زەوتکراوەکانی مامۆستایان و فەرمانبەران لە زانکۆ و پەیمانگاکان لە ڕێگەی ژمارەی بانکی تایبەت بە هەر مامۆستا و فەرمانبەرێک. چوارەم تا جێبەجێکردنی داواکاریەکان بایکۆتی سەرتاسەری هۆڵەکانی خوێندن لە گشت زانکۆ و پەیمانگاکان دەست پێ دەکات و بەردەوام دەبێت. هاوکات لە کەلار و کفری و چەمچەماڵ و چەند شار و شارۆچکەیەکی تر مامۆستایان و فەرمانبەران و پزیشکان و کارمەندانی تەندروستی خۆپیشاندانیان کرد و داوایان کرد حکومەتی هەرێم بژێوی ژیانی سەرجەم چین و توێژەکان باش بکات چونکە لە ئێستادا لە ڕۆژێکی خراپدا ژیان بەڕێ دەکەن. مەرجی گەڕانەوەمان بووە سەر کارەکانمان لابردنی سیستەمی پاشەکەوتە بە تەواوی و هاوتاکردنی موچەکانمانە لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی عێراق و هەر بڕیارێک بۆ دەستکاریکردن و کەمکردنەوەی پاشەکەوتی موچە ڕەت دەکەینەوە. گوتمان کردووە تەنها ناوەندە هەستیارەکان نەبێت ئەوش بۆ ئەوەی نەبینە هۆکاری مردنی مرۆڤەکان، بەڵام هیوادارم ناچارمان نەکەن چکە بەڕاستی ناچارمانکەن کۆی ناوەندەکان داخی. ئازادکردنی دەست بەجێی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەر و چالاکی مەدەنیانەی کە لە خۆپیشاندانەکانە دەستگیر کراون بێڕێزیەی بە شکۆی مامۆستا کراوە پێویستە تاوانباران ڕاپێکی بەردەم دادگا بکرێن و وەزیری پەروەردەش دەست لە کار بکێشێتەوە. هەڵگردنی سیستەمی پاشەکەوتی موچەی تەواوی فەرمانبەران بە کەرتی شارستانی و سەربازیشەوە. ئەگەر نیگەرانی و ناڕەزایی موچەخۆرانی هەرێمی کوردستان پەیوەندی بە بەردەوامی سیستەمی پاشەکەوتی موچەوە هەبێت، پابەند نەبوونی حەیدەر عەبادیش بە جێبەجێکردنی بەڵێنەکانی بۆ ناردنی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم موچەخۆرانی هەرێمی زیاتر نیگەران کردووە. وەک خۆیان دەڵێن چیتر متمانەیان بە عەبادی و بەڵێنەکانی نەماوە. هێمن کەمال
کورسات نیوز.